لە پێناو نان و ئازادی شکۆمەندی هاوڵاتیاندا تێدەکۆشین. لە هەنگاوێکی پێشبینی کراودا و لە چوارچێوەی سیاسەتی ئابووری پیادەکراوی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕێبازی ئابووری بازاڕی بەربڵاوی گرتووەتە بەر نرخی کڕینی نان لە بازاردا بەرزکرایەوە و لە جیاتی 6 نان بە 1000 دینار دەفرۆشتێت. بیانووی نانەواخانەکانیش بۆ بەرزکردنەوەی نرخی نان بۆ هۆکاری بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی و ئارد بەهۆی نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆ نانەواخانەکان دەگەڕێنەوە. بەرزبوونەوەی نرخی نان لە کاتێکدایە کە بەگشتی نرخی سوتەمەنی و بەنزین و گاز سەرەڕای دابەزینی کوالیەتیەکەی گران دەبێت و جگە لە زیادکردنی باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان کە هاوکاتە لەگەڵ لاوازی و کەمتەرخەمی حکوومەت لە دابینکردنی خزمەتگوزاری گشتی وەک ئاو کارەبا و کارکردنی حکوومەت بۆ فراوانکردنی کەرتی تایبەت لە بواری تەندروستی و خوێندن و خۆدزینەوە لە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی. حیزبی شیوعی کوردستان سەرەڕای دەربڕینی پاڵپشتی خۆی بۆ داوای دەستەبەرکردنی سوتەمەنی و کەمکردنەوەی نرخی ئارد بۆ نانەواخانەکان زیادکردنی نرخی نان بە هەنگاوێکی ئێجگار نەرێنی دادەنێت و دەچێتە سەر سەرجەم هەنگاوە ئابوووریەکانی حکوومەت کە باری ژیانی خەڵکی هەژار قورستر دەکات و بەشێکە لە سیاسەتی لیبرالیزمی نوێ کە گەشە پێدان و چاکسازی ئابووری دابین ناکات. حیزبمان جارێکی دی بەڵێن بە جەماوەری گەلەکەمان دەدات کە لە پێناو نان و ئازادی و مافی ڕەوای هاوڵاتیان بەگشتی و هەژاران و زەحمەتکێشان بە تایبەتی لە تێکۆشانی جەماوەری بەردەوام دەبێت و ئەرکی سەرشانی حکوومەتە کە بە زووترین کات چارەسەری گرانبوونی نرخی بەنزین و سوتەمەنی و پێداویستی نانەواخانەکان بکات و نرخی نان بگەڕێنێتەوە ئاستی جاران.